لە هەر شوێنێکن ئەبێ لەو سنوورەی تۆ کار بە یاسا و دەستوری قورئان بکرێت. یاسا و دەستوری قورئان سەرچاوەی سەرەکی و بنیادی بۆ یاسا مەدەنیەکان بێت. نابێ هیچ یاسایەکی تر خۆی بکا بە جێگرەوەی یاسای قورئان و بەرنامەی خوای پەروەردگار، چونکە مرۆڤەکان لە سایە و سێبەری بەرنامە و یاسا و شەریعەتی خوای پەروەردگار ئەتوانن ئاسوودەیی دنیا و ئاسوودەیی قیامەت بەدەست بێنن. بۆیە ئازیزان خۆشەویستان، ئەوەی گوێی لە بەرنامەکەی ئێمەیە، لە خیتابەکەی ئێمەیە، ئەبێ ئاگادار بی بەردەوام پشتیوانی لەو هێزانە بکەن کە ئەیانەوێت شەریعەت سالار بێت، شەریعەت سەروەر بێت. هەموو یاساکان کە بۆ خزمەتی کۆمەڵگا ئەبێت ئەو یاسایەن کە لە ژێر سایە و سێبەری شەریعەتی خوای پەروەردگاردا ئەنرێن، نەک ئەو یاسایانەی کە لەسەر بەرنامەی کوفر و ئیلحاد و زایۆنیزمی جیهانیدا ئەنرێت. یاسا قورئانیەکان ئەتوانن باشترین خزمەت بە دنیا و دواڕۆژی هەموو گەل و میلەتێک بکەن و ببنە مایەی بەختەوەری و بەختیاری و بەدەستهێنانی ڕەزامەندی خوای پەروەردگار.